بەڕێزە وەڵێ بەڕێزە خۆشویست لایەنێ بەڕاستی بە چیلکە کارەکە ماشیەکەی هاوڕێنی خۆشویست دوایەوەی کە قاوەکەم سەقەت کرا وەرە بە فراکەیانە دوای دار بڕۆشتا گەڕێن پۆلیسانەی چێگەن بەفرەکەیانە سڵاوی خواتان لەوێ هاوڕێیانی خۆشەویستم هیوادارم باش بن دەمێکە بڵکمان نەکردۆ پێکەوانێ تەمان ئێمە ڕێگەیەکی زۆرمان زۆر دوورمان بڕی تەمان لە ناو شارەوە هاتین بۆ ئێرە بە زەبەر خاترێکیەوەی بێنە ناو شاخەبڕاوە و ناو قۆپیەکانی قەلاغەوانێ بۆەوەی بەپێی توانات دیمەنی جوان بۆ یۆگوازی هەوانێ تەمان هاوڕێیانی خۆشەویست بگۆرن نافۆ تەمان هاوڕێیانی خۆشەویست بەڕاستی سەرماکەی هێناوە منیش بەپێی توانە بەم دیمەن و شکڵەوانێ هەوڵەیەم دیمەن بۆی خۆشەویست گوازمانێ تەنها لەگەڵمان بێنەوانێ تا ڤیدۆکەتانەوە خۆی بە گوازمانێ جا هاوڕێیانی خۆشەویست بەڕاستی لا ئێمە تەبان کرێوەیەکی عەجایبەیە ماشەڵڵای لێبێ خوای گەورە بەرەکەت خاتە ژیانمان و ژیانمان و حاڵمانەوانێ بۆ ئەوەی بتوانین ئێمەش وەکو مرۆڤێکی ئاسایی بژین تا بتوانین ئێمەش ئەوانەی کە پێویستەکە ببینی خوای گەورە بەرەکەت خاتە ژیانی هەموو لایەکمانەوە پێم خۆش و بەڕاستی ئەمڕۆ کە هاتم بۆ ئێرە بۆ ئەوەی بەشدار بوون لەو نیعمەتەی کە دەمێکە چاوەڕێم بۆ ئەوەی خۆشەویستی گوازمەوە خۆشەویستان ئەوە فەلە ڕاکەم بۆ یەخریاکەوم گەڕێنەوانێنەوە کە عەرەزی بە زۆر بە فەلە ڕاکەوت ناکۆشین سڵاوی خوا لێبێ وەڵای تەڕ و تووشێ هیچ نابینم بە تاپێتی پاکە بۆ ڤیدۆشە لایک وەرە بە فراکەیانە بێت چایارای کردم دڵسوتاوە لەوێدایە زۆر لە فد بادەی شایەکێنێ بە چۆسان و بەوێیەدام دانجی بولبول و قمری دێدا نیوە شەوێدایە دێڵ بە لەو ئایا لێ بەندە بۆیە سێل بۆ دەوێیەدام کاغایەڵدنەوەی سێم بۆ لەی ناو سڵاو لە هاوڕانی خۆشەویستم طبعا ئێمە لەگەڵ ماما کۆژینی خۆشەویست و براکەی جرانی مامۆستا شداد هاتینەتە خۆپیەکانی قەراق پشت بەخوا لە هەوڵا بووین دیمەنی جوان بۆ یە گوازیم لەزە حالە لە ئامادەکردنی چی قاوەیەکی پەیرویزیانە پەیروز ڕێک نییە دەشکەشی ئەوەی خۆشەویستەکەم لەگەڵمانە بێنەوە وەرە با مەخدوم ناشبان یاڵا هەتی خۆ سەغڵەتکە هەر دەوساکە وەسپی قاواکی وەرە بەرسی گەڕام کاکە ئەمە الله ما شاء الله صل على محمد محمد معالي محمد تصویریکە زووریکە ئاوتیکە قاوەکەی تێکە ماماگی جارە قاوەیەکی بێ تصویری ئاوم بۆ کرد مثلا جارە تصویر قهوە بێنە آخر هذا ما بخرج أنا جاب بسم كثير هذا دعاء كثير هذا يجين جارە وەس ما بخرجين تو ئێرەگەی أنا عارفين هيك دقة جال مجنون بيخرج هم تيجي الله ماشي
ئەی کۆچکمان بێنە قڕبەوە سەرا شركة الله يسعدك طريقة تصوير قهوة جا هاوڕێنی خۆشەویست لە ئامادەکردنی قاوەکەیان تامان کۆچمان لانیە بەڕاستی بە چیلکە کارەکە ماشیەکەی ئەوە ژبان بخير المخوفي هاوڕێنی خۆشەویست دوایەوەی کە قاوەکەم سەقەت کرا لەلا ماوە کۆژە و مامەشبان وەستا ڕووی فنجان و شتەکاشن بەس بەڕاستی من هاوڕێن یعنی بەدەمی خۆم نەبێ یەکێکم لە باشترین قاوەچیەکانی ڕۆژگاری هەژاری خۆمان کە لە سنتەرێکی خۆمانە بۆ خۆشەویستەکانی هاوڕێمی ئامادەکەم لە ئێستا قاوەکەم سەقەت کرا بۆی مامەشبان و ماوە کۆژینەوە وەڵڵای برا وەڵڵای برایەوە سەقەت ناکرد بەڕاستی ئێستاچی نەیشون و دیتە خەیگی چا خواردن قد بيت سعيارا كردم درسوتا وذويدا زويل فد بادي شاك يعني بشو صانو ببيدم دان جيب البو لو خمري ديدا ني وشويدا ديال بالو آيا لي بندبو يسيد بود بيداو كان يلطنو يوسيم بوليلاو بدلي شيبر لا خيانواو دنجي قرينغان دين لا هواي دلين شوستان سين دينوا شو داوتيان تيقرا ذكر لا لبدا سايان جوانو فايا كوشيريناو شيجي كردوستان